کوردستان ڕێگا بدات لە 1/12/2014 بە هاوردەکردنی بەروبوومی هەنار لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە بەم پێیە بڕیاردرا تەنها بۆ هەردوو پارێزگای هەولێر و دهۆک لەم بەروارە هەنار هاوردە بکرێت. لەم بارەیەوە ماجد دەباغ بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە 1/12/2014 تەنها بۆ هەردوو پارێزگایە بەپێی پێویست ڕێگا بە هاوردەکردنی بەروبوومی هەنار دەدرێت. بەمەرجێک بوار نەدرێت بە هیچ شێوەیەک لەم بەروارەوە بەروبوومی هەنار هاوردەی پارێزگای سلێمانی بکرێت. ماجد دەباغ ئاماژەی بەوەش کرد سەبارەت بە پارێزگای سلێمانی بڕیاردرا لە 15/12/2014 هەنار هاوردە بکرێت. لە حاڵەتێکدا ئەگەر بەروبوومی خۆماڵی جوتیارانی ئەو پارێزگایە لە هەنار هەرما بوو ئەوە دەکرێت ئەو بەروارە درێژ بکرێتەوە بۆ کاتێکی دیکە تاوکو جوتیاران تووشی زیان نەبێن. ئەوەشی دووپات کردەوە کە هەماهەنگی لە نێوان وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و یەکە ئیداریەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارە و بە نووسراویش لایەنە پەیوەندیدارەکان و مەرج و خاڵە سنووریەکان ئاگادارکراونەتەوە.